سڵاو لێەوە لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام دیارامی کە ئەیبینن لە پشتینەوە قوتابیان و ئەندامانی ناوەندی ڕێخای قوتابیانی کوردستان لە ناوەندی زانکۆ و پەیمانگاکانی سلێمانی لێرە بۆ زیندووکردنەوەی ساڵڕۆژی باڵاپۆشی کۆبوونەتەوە ئەو بڕێ وایە لە زانکۆی سلێمانیدا لە زانکۆی سلێمانی چالاکی ئەنجام دەن و تێدا لەشک و شیرینی و پەیامی جۆراوجۆر دابش دەکەن لەسەر قوتابیان و خوێندکارانی هاوڕێیان دابووی کە هانیان بدەن بۆ باڵاپۆشی منە ڕۆمە لای بەرپرسی پرۆژەکە لە ناوەندی لە شاری سلێمانی بزانم پەیامی وەڕێزیان چێکە ڕازگۆ سڵاو لەبێ پێمان بڵێ ئێوە ئەمڕۆ چی دەکەن و پلان و بەرنامەتان چییە؟ سڵاو لێوێش ئیمڕۆ لە ڕۆژی جیهانی باڵاپۆشیە هەوڵماندا ئەم ڕۆژە لە هەرێمی کوردستان بە دیاریکای و لە شاری سلێمانی زیندوو بکەینەوە. ئیمساڵ جیاوازە ساڵەکانی کە ڕێژێکی بەرچاو لە ئەوانەی کە ناباڵاپۆشن لە زانکۆکانی سلێمانی دیاریمان کردووە بە عدەدی هەموو زانکۆکان خەڵاتدا بەشەکەین بەسەر ئەوانەی کە ناباڵاپۆشن و لەگەڵ ئەوەشدا پەرتوشیانە دەینە دەربارەی باڵاپۆشی بۆ هاندان بۆ خوێندنەوە بۆ وەرگرتنی زانیاری دەربارەی باڵاپۆشی و هەروە بەدەر لەوەش دابشکردنی دیاری و گوڵ وەکو پەیامێکی ڕۆز و خۆشەویستی لە نێوان قوتابەکانە. ئیمساڵ الحەمدولله عدەدەکە بە شێوەیەکی زۆر زیاتر بوو لە ساڵانی پێشوو کە لە شاری سلێمانی زیاتر لە 1500 ناباڵاپۆشی گرتەوە. زۆر باشە ئامانج مەبەستیەوە لەم پرۆژەیە چییە؟ لە شاری سلێمانی مودەی 2 ساڵە لەگەڵ ڕێکخراوی خوشکانی سامی لە سلێمانی پرۆژە بەهاوبەشی ئەەکەین ئامانجمان تێ ئەوەیە کە پەیامێکی خۆشەویستی لە نێوان ئەوانەی کە ناباڵاپۆشنەوەی باڵاپۆشن زیاتر بڵاو بکەین و ها نێوانش بدەین کە هێشتا باڵاپۆشنین بۆی ئەم پەیامە جوانە وەربگرن و ئەم تازە زێڕینە بنێنە سەریە. زۆر باشە سپاس بۆ کاک ڕازگۆ. من ئەمەوێت لەگەڵ یەکێ لەو خوشکانە قسە بکەم کە ئێستاکە بڵێن کاری دابشکردنی ئەم بابەتانەکە دادەڕێنەست تەشریف ئێرەوە پێمان بڵێ ئێوە کە ئەم چالاکیەکەن و ئەمشتان دابشەکەن مامەڵی و هاوڕێکانتان چۆن بەدەمتانەوەیان؟ ئەمە زۆر سپاس هاوڕێکانمانەکەین بەجددی یعنی یەکێک لەو شتانی کە لێ کردین دڵخۆش بین کاردانەوە و هەڵسوکۆتی ئەم بوو بەرامبەرم چالاکیانی ئەنجامین هاوڕێکانمان بەڕۆیەکی زۆر خۆش و گەشاوە پێشوازیان لە پرۆژەکە کرد وەکو ئەوەی کە چۆن ئێمەمانە پەیامی خۆشەویستی خۆمان بگەینین بۆن بە پێشکەشکردنی گوڵ و سەرپۆشێک ئەوانیش پەیامی هاوڕێتی خۆیان دووبارە کرد و دڵخۆشی خۆیان بە خەڵاتەکانی ئەمە دەربڕی بەڕاستی سپاسانەکەین. زۆر باشە تۆ خاتونێکی باڵاپۆش پەیامت چییە بۆ هاوڕێکان؟ پێیانەڵێم ئەکرێ باڵاپۆشی یارمەتیدەرێکی زیاتر و سەرخەری زیاتری ئەوان بێت لە زانکۆکانە و هیچ کاتێک باڵاپۆشی نابێتە هۆی دووربوون لە کار و هەر شتێکی تر کە ئەوان ئاواتی بۆ خوازن نەداتۆ پێ بکەن بەڵکو پاڵپشتێکی گەورەتریانە هیوادارین پەیامەکی ئێمە بە جۆرێک لە بڵاوکردنەوەی فکرتیانەگەن بەڵکو ئێمە تەنها لە خۆشەویستی و بڵاوکردنەوەی پێنە پەیامی ئاشتیانە خۆشەویستی خۆمانە بۆن ئەم کارە ئەنجامین. زۆر باشە سوپاس دەکەم نەڕۆمە لایم خاتونە بەڕێزە سڵاو لەبێ خاتون پێیان بڵێ هەست چۆنە کاتێکە لەم پرۆژەیە بەشداری دەکەیت؟ ئێمە وەکو زانکۆ پەیمانگاکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بۆ ساڵی سێمە لە زانکۆکانە ئەم پرۆژەی ئەنجامیان کە ئەنجام ئەمانجی پرۆژەکەش ئەوەیە کە ئەمانەوێت پەیامی خۆمان دووبارە بکەینەوە بۆ ئەو هاوڕانەمان کە هێشتا ینی بڕێنی باڵاپۆشیان نەیەوە کە ئیش پەیامی خۆشەویستی و هاندانی ئێمەیە و پێیان بڵێن کە حیجاب ئەو جوانێکی ئەوان داناپۆشێت بگرە دەرخەری جوانێکی ئەوانە. زۆر باش سپاس دەکەم ڕۆمە لایم خاتونە بەڕێزە مامەڵی هاوڕێکانتان چۆنە کاتێکەوە ئەم خەڵات و دایرانیان پێدەن؟ بەڵێ ئەمە گوناوی ڕێکخراوی قوتابیانی کوردستان ساڵ سێمی ساڵەکەم پرۆژەگرەوەی کەوای لێکردن بەردەوام بین و ساڵانە پرۆژەکە دووبارە بکەینەوە هەندانی زیاتری هاوڕەکانەوەتەوان زۆر بە دڵخۆشی و لاان وەرگین هەنێکە سەبەستان بڕیاریا بێتە باڵاپۆش بۆی کاروچالەکەەکانی ئەمە زۆر بەدڵە بوو لە ساڵانی داهاتوە یعنی نووس هاوکارمان بن ناوگروپەکانمانەوە یارمەتیمان بن ئەو نیشانی خەڵکی کەم بۆی ببن بە باڵاپۆش بۆ ئەوش زۆر هانی ئەمەیە کە ساڵانە بەردەوامی شڵاس لە ساڵانی داهاتووتری شار بەردەوام بین سەرجەم کۆلێژەکانە و دوای ئەمەش ڕۆژی شەم ئەم هەفتەیە بەردەوامی لەم کۆلێژەکان دوای ئەمەش ڕۆژی شەمە پاناڵێکی باڵاپۆشیمانە بە لە هۆڵیتەوە ئەرکەوش ئیشەڵە هەندێکی زیاترە بۆ کۆبوونی ئەوانش کە لەم دیاریانە چۆن لە بەریان نەکەوت و بەشدار نەمیشەڵە لێ بتان بەشدارم لەگەڵمانە. سپاس دەکەم کاک جلالنەوەی ئاماژە بۆ بکەم دیارە سەرەتای هەموو مانگێکی شوبات ساڵانە ئەوترێ بە ڕۆژی جیهانی باڵاپۆشی دیاری کراوە و لەو ساڵەدا لە سەرتاسەری جیهاندا چالاکی بۆ بۆنەوە بەرەوە دەچێت بە هاوڵی ئەو کەسان دەدێت کە باڵاپۆشنی بۆی کە ئەوانیش تاژی زەڕین لەسەر بکەن و بوون بە باڵاپۆش دیارە پرۆژەی سمبولی نور بۆ باڵاپۆشی پرۆژێکی سەرتاسەری ڕێکخراوی قوتابیانی کوردستانە لە مێژە دەستی پێکردووە بۆ ئەم چەند ساڵی دوایی زیاتر زیندوو کراوەتەوە براوتە نێو نێوەندەکانی خوێندنەوە نێوەندە باڵەکانی خوێندنەوە لە زانکۆ لە پەیمانگاکان لە شوێنە گشتەکانی دیکە بڕیاری جوایە تەنها سلێمانی نەبێت سەرتاسەری کوردستان ئەبێ وەلا چەندین شوێنی دیکە چالاکی ئەبێت تەنها چالاکیەکانیشان لە چوارچێوەی دابشکردنی لەشک و شیرینی و ئەم بابەتانە نابێت بەڵکو کۆڕە بێت سیمینارە بێت دیبێتە بێت چالاکی جۆرە بێت دیداری تەلەڤیزیۆنیە بێت و هەموو ئەمانە پێکەوە پرۆژەی باڵاپۆشی پێگەێنن نەگەڕێمەوە لا بەڕێستان.
بەڵێ زۆر سوپاس بۆ پەیامنێرمان ڕاستی حەمامین بۆ ئەو ئەسلایفەی